سڵاوتان لەبێت من سندوسە ئەم شەو لە پرۆگرامێکی تازە لەگەڵ ئێوەین هەمووان لە ماڵەکانمانین بەڵام ئێمە لەسەر ئەرکەکانمانین تا زۆرترین پێیان وزانیاری بە تۆی هاوڵاتی بگەێنین تکایە لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن چونکە گەر یەکێکتان لەناو خێزانەکەتاندا یاخود خۆشەویستانتاندا تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێت ئەوە هەموو ئازیزانتان توش دەبێت لەبەرەوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن و لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە چونکە ئەو شوێنەی ئێستا تۆ لێی بێزاری لەوانەیە زۆر کەس هەبێت ئاواتی پێ بخوازێت لەبەر ئەوە لە ماڵەکانتان دابن ئێمە ئەم شەویش کۆمەڵە ڤیدۆمان بۆ ئامادە کردوون ئەو خۆشەویستانەی ئێوەکان ناتوانن بیان بینن لەبەرەوەی هەمووان لە ماڵەوە کەرەنتینە کراوین ناتوانین دۆستان و ئازیزانمان ببینین بەڵام لە شاشەی گەلی کوردستانەوە ئێوە دەتوانن شەوانە کاتژمێر 9:30 دقەی شەو بیان بینن ئەم شەویش چەند ڤیدیۆیەک ئامادەیە و بێکەوە بینەری دەبین فەرموون سڵاو هەواڵان سڵاو خوشک و برایان سڵاوێکی گەرم لە هەموو خوشکان و لە برایان من وەک کوردێکی تاراوگە لە لەندەن داواکارم تکاتان لێکم لە ماڵەوە بمێنەوە ژیانی خۆتان پارێزراوکەن ژیانی ماڵ و مناڵتان پارێزراوکەن داواکارم لە ماڵەوە بمێنەوە بۆ سەلامەتی خۆتان بۆ سەلامەتی هەموو لایەک تکاتان لێکم ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن لێرە و دەستخۆشی لە هێزەکانی لیوای یەکی سلێمانیەکەم لە پۆلیس لە ئاسایش لە مرور لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەستخۆشی لە پارێزگاری سلێمانیەکەم هەروەها بەڕاستی هەمویانمانون تیمێکی سەرکەوتون دەستخۆشی لە هەموو ناوخۆی کوردستانەکەم لە هەموو هەرێمی کوردستانەکەم تکاتان لێکم ئەم ڤایرۆسە دەوڵەمەند و فەقیر ناناسێ هاتۆتە بەر دەرگاکە و لە بەر دەرگاکەدەیە بەڵێ جەو خۆشە بەهارە نەورۆزە بەڵام ژیانە نەورۆزیێتەوە نەورۆزیشکێتەوە دوو نەورۆزیکێتەوە دە نەورۆزیکێتەوە بەڵام ژیانی خۆت و ماڵ و مناڵ سەلامەت کە سەبر و تەحەموڵتان هەبێ هەموو شتێوە باشیە ڕوا تکاتان لێکم مەچنە ناو قەرباڵخیەوە تکاتان لێکم مەچنە ناو ئەینەوە میوانداری و قەرباڵخی و یەکتری کۆکردنەوە ئەم شتانە ڕجایەکی برایەنەتان لێکم وەزعی لەندەن زیاتر لە 7,000 کەس لە بەریتانیا تووشی ئەم ڤایرۆسە بوون ئیتر لە کورتەوە لە هەموو قەومێتەکانەوە ئەوە وەزعی ئیتالیا ئەوە وەزعی ئیسپانیا وەزعی ئەڵمانیا هەموو ئاگادارن لەبەرەوە هیوای تەندروستیی باشتان بۆ خوازم خۆتان پارێزن لەم ڤایرۆسە کوشندەیە ڕێنمایی ڕەچاوی ڕێنمایی تەندروستیەکان بکەن چاوتان ماچەکەم هەمووتانم خۆشەوێ هاونیشتیمانی ئازیز و خۆشەویستم وەک دەزانن ئێستا مرۆڤایەتی ڕووی جەنگێکی گەورە بۆتەوە لەگەڵ دوژمنێکی گەورەی نەبینراودا ئەویش جەنگە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا لە پێناو پارێزگاریکردنی خۆت و ئازیزان و دەوروبەرت لە پێناومانەوەی میلەتماندا لە هەر شوێنێکی ئەم دنیایەی با ماڵەکانمان بکەین بە سەنگەری بەرەنگار بوونەوە با پاک و خاوێنی و خۆپارێزی چەکی دەستمان بێت لەم ئانوساتەدا با بەرکەوتەمان لەگەڵ یەکتردا نەبێت هاونیشتیمانی ئازیزم خۆت پزیشکی خۆت بە ئەوەتە ئەم ڤایرۆسە لە سەرانسەری دنیادا بڵاو بۆتەوە و لە دەرگای هەموو ماڵەکان ئەدات نەپیر و نەگەنج و نەشا و نەسەپان و نەهەژار و نەدەوڵەمەند کەس ناناسێت کەواتە من لە هەر شوێنێکی ئەم سەرزەمینەم دەبێ بجەنگم جەنگیشم پەیوەستبوونمە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە تا مرۆڤایەتی لە هەڕەشە گەورەیە بپارێزین و لە ناو نەچێت تا پارێزگاری لە لەدەستنەدانی ئازیزانمان بکەینەوە دەبێت هەمومان پێکەوە بەسەر کۆڕۆنادا زاڵ بین بۆیەمانەوەمان لە ئێستادا لە ماڵەکانمان واتە پاراستنی دروستی خۆمان و دەوروبەرە سەر لە نوێ چاوخشاندنەوە و پیاچوونەوەی ژیانی خۆمان و ژینگەیە لە دوجاردا هەمومان لەم کەشەدا پێکەوەین و چارەنووسیشمان وابەستەی یەکترا بە نەچوونە دەرەوەمان ساڵ دەبین بەسەر ڤایرۆسی کۆڕۆنادا و بە هەرگیزیش دەرگای لێ نەکەینەوە هاوڵاتیان ئەزیز هەمکارتان باش هیوادارم هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن تکایەتان لێ دەکەم تکایە لە ماڵە بمێنەوە مەچوو دەرەوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن من بەش بە حاڵی خۆم لە ماڵەوە ئەمێنمەوە ناچمە دەرەوە بۆ پاراستنی خۆم و خێزانەکەم و کۆمەڵگاکەشم تکایە ئێوەش پابەند بن هەمووتان خۆش دەوێت نامەوێت لە دەستان بن بۆ ئەوەی
لە ڤایرۆسی کۆرۆنا تەندروست بیت، ڕێنمایە تەندروستیەکان ڕەچاو بکە کە ئەچیتە دەرەوە دەستکێش لە دەستکە، تەوقە لەگەڵ کەس مەکە، ئەو شتانی کە پێویستە بۆی کە دوورە بخاتەوە لەم نەخۆشیە کە ڕۆژانە لە میدیاکانەوە دا ئەوەزێت تکایە ڕەچایی بکە. یەکێک لە هەرە شتە گرنگەکان ئەوەیە تۆ لە ماڵی خۆتا بمێنیتەوە. مانەوەت لە ماڵی خۆتا مانای سەلامەتیتە. ئەو شوێنانی کە قەڵەباڵغن مەچۆرە ناوی. ئەوەتە ئەو وڵاتانەی کە ڕێنمایی تەندروستیان ڕەچاو نەکرد بزانە چیان بەسەرات. ئەوە وڵاتی ئیتالیا، ئەوە بەریتانیا. وڵاتی چووکو بەریتانیا لەبەرەوەی ڕێنماییەکانی لە پێشەوە ڕەچاو نەکرد گەیشتە چکارە ساتێک خەڵکێکی زۆر توش. ئیتالیا بە هەمان شێوە ئەوە وڵاتەکانی کە بۆیە تکایە بۆ ئەوەی تەندروست بیت، بۆ ئەوەی لە ڤایرۆسی کۆرۆنا بەدوور بیت، تکایە لە ماڵەکەی خۆتا بمێنەرەوانێ. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان کۆمەڵێک ڤیددیۆ بوو کە کۆمەڵە کوردستانیانی خۆشەویست بۆ ئێمەیان نردووە و تاکو لە ڕێگەی ئێمەوە پەیامەکانیان بۆ تۆی هاوڵاتی بگوازنەوە، لەبەرەوە تۆی هاوڵاتی لە ماڵەکەی خۆتدا بمێنەوە. تکایە لە ماڵەکانتان زۆر گرنگی بە پاکوخاوێنی ناو ماڵەکانتان بدەن. ماڵەکانتان بە پاکشکەرەوەکان تەعقیم بکەن، دەستەکانتان زوو بشۆن. ئەوانەی کە لە ماڵ ناچنە دەرەوە ئەگەر دەستیشیان زوو نەشۆن ئەوە پێویستە بە پاکەرەوەکان زوو تەعقیمی دەستیان بکەن. ئەوانەی کە هاتوچۆی دەرەوەش دەکەن یاخۆت ئیشیان لە دەرەوە هەیە وەکو هێزە ئەمنیەکان یاخۆت پزیشکان یاخۆت کارمەندانی ڕاگەیاندن دەتوانن زوو دەستەکانتان بشۆن. ئەگەر ئاوەکە گەرم بوو بۆ ماوەی 20 سانیە با سابون و ئاو جوان نێوانی دەستەکانتان پاکش بکەنەوە. ئەگەر ئاوەکە سارد بوو دەتوانیت تۆی هاوڵاتی یاخۆت هەر کەسێکی دەتوانیت بۆ ماوەی 30 سانیە دەستەکانت زۆر جوان بشۆی. کۆمەڵێک ڤیددیۆی ترمان بۆ هاتوو بێکەوە بینەری دەبین. فەرموون. هاوڵاتیانی بەڕێز کوردانی خۆشویست لە هەر شوێنێکی جیهان داواکارم پابەندی ڕێنما بە سوودەکان بن کە بڵاو دەکرێتەوە کە پێتان ڕادەکەیانێ. تکایە ئارامی ڕابگرن، لە ماڵەکانتانە بمێننەوانێ. هیوادارم بە کاتێکی کورد کۆتایی پێبێ. ئەمەش تەواو بێت. ئێمەی کورد زۆر ناخۆش و نەهامەتیمان بەڕێ کردووە. ئەوەی چارەنووس نووسیبێتی هەر دەبێت، بەڵام خۆپاراستن ئەرکی سەرشانی هەمومانە. وەکو تویانە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. هیوادارم هەموو لە ساخ و تەندروست باش بن. من دانیشتوی بەریتانە شانازیەکەم بە کوردستانەکەمەوە کە لە خزمەتی هاوڵاتیانە دەست پێشخەرن لە ڕێگرتن لە سەرپێچی ڕێنمایەکانی ڤایرۆسی کۆرۆنا و بەهاناوە دەچن، بەهاناوی هاوڵاتیانەوە دەچن و هەروەها دەستخۆشی لە هەموو ئەو خێرخوازە هەست بەرزانە دەکەم کە هاوکارن لەم بوارەنە هەموارەدا هەر تەندروست و دەستساغ بن ئیشەڵڵا. سڵاو بەڕێزان، دیارە بە نسبەتی ئەم ڤایرۆسە کوشندەیەوە لە ئوسترالیا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توشبوان لە هەڵکشاندایە و تاکو ئێستا ئامارەکانی ئوسترالیا وا پیشانەدەن کەوا 2801 کەس توش بوو و لەوانە 170 چارەسەر کراوە و 13 جانی لەدەستداوە کە زۆربەیان لە ویلایەتی نیو ساوث وێلز. دیارە بۆ ئەم مەبەستە حکوومەتی ئوسترالیا پلانی پێشوەختی داناوە و وەکو پلانی یەک کەوا کۆڕ و کۆبوونەوە و شوێنە گشتیەکانی ئەوانەی کەوا زیاتر لە تاکو 500 کەسەگرێ قەدەغە بکرێت و هەروەها لە پلانی دووەمدا کەوا زیاتر سڕ بۆ دێنێ ڕاگەیاندا پێویستە
کۆڕ و کۆبوونەوەکان زیاتر کەم بکرێتەوە و هەروەها بە نسبەتی یانەی شەوانە و ئارایشگا و مەلەوانگا و شوێنەکانی کۆبوونەوە و مەراسیمەکان زۆربەی زۆریان قەدەغە کرا و چێشتخانە و ئەو شوێنە گشتیانە و ماڵەکان کەوا خەڵکانێکی زۆر تیای کۆبنەوە. بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان چەند ڤیددیۆیەکی تر بوو کە کوردستانیانی خۆشەویست بۆ ئێمەیان ناردبوو بەردەوام داوا دەکەن کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە. چەند ڤیددیۆیەکی تر ئامادەی و کە کۆتە ڤیددیۆی ئێم شەومانە لە بادینانی خۆشەویستەوە ئەو کەسانەی کە لەوێن پەیامیان هەیە و بۆ کەناڵی گەلی کوردستانیان ناردەوە و تۆی ئازیزیش و هەروەها ئەوانەی کە ئازیزانی ئەم کەسانان دەتوانن لە ڕێگەی کەناڵەکەی ئێمەوە جۆبیستی پەیامەکانیان بن بەیەکەوە بینەر دەبین. سڵاو ڕێز بۆ هەوای هێژا و خۆشتەوی ئەس سویدکەم گیانی هەوای پاراستی بتنش هەر نەخۆشیەکێ و ئەس داخوازش هەوە هەمیاتکەم هین پابەندی ڕێنمان وەزارەتەوە ساحلەمیە بن داکۆ گیانی هەوای پاراستی بتن ژوی ڤایرۆسێ کۆرۆنا ژوی نەخۆشیە هەر کەسێکی هەبتن بلا خۆمژیلکەتن کارێکی بەرماڵ ئەس بۆ خۆمژیلکەم کارێت هۆنەری و سوشیال میدیا و ئیشەڵا گیانی هەوە جارێک بۆ دی پاراستی بتن و هەر ساڵ و ساڵەوە بن. ئەس وەکو وێنەگەرێک لەگەڵ ستافی خوا مەبایکۆتا داوەتا و هەموو کارێت خۆی وێنەگەریەش دەربەکردە. ئەسنها ئیمەشغول من مالدا بکارێت هۆنەریڤە وەکو چیکردنا گرافیکە. ئەس ژمال دەرناکەبم کارێش دەرڤە ناکەم داکوگانی من و خێزانا من یە پاراستی بێ ژێ نەخۆشیە کۆرۆنا. داخوازا منش هەموو خەڵکی کوردستانی بە تایبەت خەڵکی مەیە ناف کەمپا پێگریە بڕێنمایەن ساخلەمیە بکن داکو ئەوژی تووشی vê نەخۆشیە نەبن. خۆ پاراستن باشترە ji چارەسەریە. سڵاو ڕێز ڕۆژهات لوقمان ڕۆژنامەوانم دەگەل هەوە لە دوور کۆرۆنایە پێگیریکردن مرێنمای ساخلەمی و حکوومەتە هەرێما کوردستانê ڕێزگرتنە بۆ گیانê tevaya xelkê herêmê herçende kawdanê nûke sermeda derbas dibît kawdanekî gelek hestiyar û alûz û bizehmet e lê pabendiyame bi her cûre rênmayekê dibite eger em bişên pêk ve kontrolê li ser evê rewşê bikin. Maname di nava malê da gelek cûyê çendê baştir e xwedê neger kesek bibite helgirê vayrosê koronayê li jûreka taybet li nexweşxanê bihête çavdêrîkirin û parastin û li jûreka taybet da bimînît. Maname li nava malê da di nava kesûkar û xêzan û zarokên xwe da gelek cûyê çendê baştir e. Lewra ji xelkî dixwazin pabendî rênmaya bin tak û em bişên pêk ve kontrolê li ser evê rewşa hestiyar bikin û kêmtirîn rêja tûmarkirinê li Kurdistanê bihête tûmarkirin. Rêz û silav. Piştî belavbûna vayrosê korona li Herêma Kurdistanê û maneme di mal da dibêtin hindekara encam bidin da ku rojên me bêzerger nebin û her dîsan wextê me bi herwe neçîtin. Ez êk ji wan neke samereyên ku wextê xwe bi xwendina pertûka ve dibûrînim da ku wextê min bi herwe neçîtin. Ev jê daxwazkim herêkê ji lêya xwe ve karekê encam bidetin da ku wextê wî bi herwe neçît. Eger te vê tu parastî bi ji vayrosê koronayê di mal ve beş mal nederkeve dema tu mal ve jî xofêrî zimanekî bike yan jî kitêbekî bixwîne ev jî baştîn rêke ku mişkê te yê aram bîtin. Parastin baştir ez çareseriyê. وەکو هاونیشتیمانیەکی خەڵکی پارێزگاها دۆکێ پابەندن بۆ بجیهێنانا ڕێنمایە ساخلەمیە ji ber ku xwe parastina min wekû takekes parastina xêzana min û kesûkarên min e û di heman dem jî da dihête gotin xwe parastin baştir ez çareseriyê. Parastina me ji vayrosê koronayê em di malên xwe da bimînin û pitir demê xwe bideyne wan karên rojane yên ku em dişên di mal da encam bidîn ji bo mîna xwandina pertûkan. Ji ber ku giyanê me giring e ez giyanê te jî giring dibînim. Ji ber vê yekê du heftî ez mal da moyme û karantînekeyî me daxwazê te jî dikem tu jî ber pirsiyaretiya xwe bizane ku tu mal da bimînî û nebibiye sedem ji bo ku kesek ji ber te tûşî nexweşiyekê bibîtin. Mawekê Kurd mal da bimîne da ku mawekê dirêj xweşî û dîrî nexweşiya ji derve bijî. Her tişt li ber destê min û te heye. Xwe biyariya ve mijîl bike, xwe xwandinê ve mijîl bike, xwe pertûkê bibe hevalê pertûkê vî mawê da. Vî mawê bi xwe îstixlal bike, gel xêzana xwe rê nexwe, pertûka bixîne,
کارین دستی بکه خوب سایت الکترونی و آنلاین و مجی بکه زانیاری دورت حکوم بکه هر کاری که بکه بتنش مال نداره که کادام به یکیش منو خواستید داکو گیانه ما همیان آنه یا خوده پاراستی بیدن از وقت روزنامه‌وانک لپارێزگە ها دهۆکێ کارێ من لە ماڵدا کارێ سوشال میدیای و گرێدایە هەر پێزانینەکە سەخلەمیە دهۆکێ بدەرکەویتن وەک ئەرکێکی مرۆڤایەتی ئەژی وێ ڕادگەهینم بۆ خەلکی خۆی پارێزگە ها دهۆکێ دەخوازا ساخی و سڵامەتی بۆ هەر کەسێکی خواست سلام علیکم دەخوازیش خەلکی خۆشتەوێت بکەین بگیری پڕێمای تەندروستی بکەن هیڤیە بگیری پڕێنماوان بن نەدەرکەبن سەیران گەشت و سەردان دێ هەر هەبن لێ وەختی تو کەسێک پشتویەکی خۆش دەست بدەیت ئەو نەڤەگەڕێتە وەختێکە زۆر بەردەستیمەیە ماڵدا بمینن خۆ فێری زمانەگەری بکەن پەرتوکان بخینن زانیاریان گشتی بدەست خۆ ببینن ڕێکا سوشیاڵی ڕێکا گوگڵی هەر کارێکەوە هەبت بکەن ڕجان بەس نەدەرکەون بگیری پڕێنمایان تەندروستی بکەن خۆ بپارێزن دۆکوین مەپارێزن ئەم دێ خۆ پارێزین دۆوە پارێزین أخذت كم جهمي خلقي ما الكامبا دا دربي كامبا ذي فترة المالا خدرونها الكامبا خدرونها رونشتنا تا المالا تدا يا الكامبا تدا باشترين شارسترية دا تخو ومالا خوب بارزي ذي فترة المالا خدرونها الكامبا خدرونها إن شاء الله بزوترين دم أمش ذي فيروسي خلاص بن بگیری پرینمان ارککی آینیه بریکو ارککی ساخلمی بیتن چونکی پاراستنا نفسه اش ضرورات الخمسة إسلامي هاتي بو باراستنا وان بو جيانا مهمية خود تعالى مهمية بارز سەرجەم ڤیددیۆکانی ئەم شەومان پێشکەشکردن دۆی هاوڵاتی دەتوانی لە ماڵەوە شەوانە کاتژمێر 9 دقا سەیری بەرنامەکەمان بکەیت لە ماڵەوەی دۆی هاوڵاتیش خەریکی چیت لە ماڵەوە ڕۆژانە بەچیەوە خەریکی چۆن کاتەکانت لە ئێستادا بەسەر دەبیت کە هەمووان لە ماڵەوەی دەتوانی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی گەلی کوردستان کە ڤایبەر وەتسەپی لەسرە 0 657 وێنە و ڤیددیۆکانتان بنێرن پەیامەکانتان بنێرن تا لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە زۆرترین هاوڵاتی و کەسە ئازیزەکانی تۆش ببینێت کە بزانن ڕۆژانە خەریکی چین ئێوە لە ماڵەکانتان بمێنەوە پێویست ناکا بێنە دەرەوە لەبەر ئەوەی ئێمە ڕۆژانە زۆرترین پەیام و ئامارەکان بۆ ئێوە دەگوازینەوە ئەو شتانە بۆ ئێوە دەگوازینەوە کە خۆپارێزیە لە ڤایرۆسی کۆرۆنا تکایە دەرچوونتان لە ماڵەوە هەلی ئەوە زیاتر دەکا ئەگەری ئەوە زیاتر دەکا کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بیت لەبەرەوە خۆتت خۆش بێ و کەسە نزیکەکانت خۆش بووە بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی پێهات تا سبەی شەو لە هەمان کاتدا خاتانەکە